ئێمە دوای ئەوەی کە لەلایەن هاوڵاتیان و شۆفێرانی ئەو تەنکەرانە ئاگدار کراینەوە دەست بە دەستمان کرد بە بەداداچوونێکی تەواو بۆمان دەرکەوت کەمە 100 تەنکەرە 100 تەنکەرەکە هەفتای لە تانجەڕۆیە و سیشی ئەکەوێتە ژاڵە لە ژاڵە دایاناوە. ئەم تەنکەرانە ئێمە لەگەڵ کۆمپانیەکانە عەقدی وامان کردو کۆمپانیەکانی بنزین کە نەوتی سپی بێنن. نەوتی سپەکەش بۆ ناو پارێزگای سلێمانیە. دوو هین هەیە ئەگەر هاتوومە بۆ دەروی سلێمانی هاتووە ئەبێ نووسراوەکەی بۆ دەروی سلێمانی بێت. ئەوە کاتە هیچ کێشەمانە، بەڵام ئەگەر هاتوو نووسراوەکە بۆ ناوی سلێمانیە بێ بە زووترین کات بفرۆشێت، چونکە ئێمە دامانە ناوە بۆی کۆکرێتەوە و گران بێ سارەکەی. ئەمە یەک. دوو ئەگەر کۆمپانیەکەش دەیەوێت کۆی کاتەوە بۆ ماوەیەکی زۆر و دوایان بێ ئەمە قبولیش نییە. ئێمە نەوت و بنزینمان کردو بە بارز بازرگانی بۆی ئەرزان بێ و قۆڕەخکاریمان نێڵاوە لە کۆمپانیا گەورەکان کە پەیوەست بوون بە حیزبەوە ئێستا نایڵین کۆمپانیایەکی دەبێت قۆڕەخیکە. ئەمە دووەم. سێهەم سایقەکان خۆیان عەقدیان وایە کە 3 ڕۆژ بمێنەوە، بەڵام ئێستا زیاتر لە 10 ڕۆژ ماوەتەوە. ئەمە کاریگەریی خراپێ بێ بۆ سەر ئەو سایقانی کە لە ئێران و نەوتی سپیمان بۆ ئێهێنن. هەر لەسەر ئەم بابەتە چەند بابەتێکی تر هەبوو. من نووسراوێکم داوەتە کاک سەردار کە کۆبوونەوەیەک بکرێت لەگەڵم کۆمپانیانەی کە هاوڕێی بنزین و نەوتی سپیەکەین بۆی هەوڵ بدەین هیچ نەبێت چارەسەرێکی ئەم قەیرانانە بکەین و چارەسەری نرخەکەیشی بکەین، چونکە بەڕاستی هەتا دێ بەرەو گرانی ئەڕوات. پێم وایە لەم هەفتە کۆبوونەوەی باڵای سوتەمانی ئەکرێت، دوای ئەوە لەگەڵ کاک سەردارە کۆبوونەوە لەگەڵ ئەو کۆمپانیانە ئەکەین و بۆ ئەوی ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆم کێشانە. هەمووی نەوتی سپی بوو، وەکو باسم کرد هەفتای لە تانجەڕۆی سیش لە هینداراوە خۆی وەکو ئەو بە دوواداچوونەی کردمانە ئەڵێن ئەینێ مەخازن نیە داینین، بەڵام خۆ ئەگەر مەخازن نیە ئەگەر بۆ دەرەوەی سلێمانیە ئەوە جیایە توانی بیبێتێ دەرەوە، بەڵام ئەگەر نەوت یا بنزین بێتە ناو بۆ پارێزگای سلێمانی بێ بە نووسراوی ئێمە بۆ پارێزگای سلێمانی بێ قبول نییە تۆ بیبێتە دەرەوەی سلێمانی ئەبێ لە ناو سلێمانیە بفرۆشی، ئەگینا بڕۆ بۆ خۆت ئیجازە لە شوێنێکی تر وەرگرە. والله پێم وایە لەواتێ کۆ بکرێت و دوای ببرێتە دەرەوەی سلێمانیا بێتە شوێنە، بەڵام ئێمە قبولمانیە ئەبێ هەر شتێک بۆ ناو پارێزگای سلێمانی ناو پارێزگای سلێمانی بفرۆشێت. ئەگیرا ئێمە ئیجازە نادینە کەسێک، ئێمە پەیوەستین بە پارێزگای سلێمانی و پەیوەستین بە پارێزگای ترەوە. تۆ ئەتەوێ شتێک بێنی بە پارێزگای تر بچون ئیجازەی ئەو شوێنە وەرگرە، ئیجازەی ئێمە وەرمەگرە. بڵێ ئێمە تقریبا مانگێکە بێ 25 تەنکەرمان پێگەشتۆ لە ناوەندەوە لە عێراقەوە. 25 تەنکەرەکە تقریبا 900,000 لترەکە کەمە بۆ ئێمە دابەشیکەین. ئەمانوێ کۆیکەینەوە ئێستا حتا ئێستاش هەر بۆمان دێت کۆیەکەینە بیگەینە 2 میلیۆن لتر، دوایەوە دابەشەکەین لەو شوێنانەی کە کۆتاییمان پێێنە نەمانتوانی دابەشین. بۆ نمونە شاری وایە وەکو سەیسایق نیوەی دراوە نیوەی نەدراوە، شوێنی تر هەیە نیوەی دراوە نیوەی درا لێەوە دەست پێکەین و دابەشەکەین بەسەر هاوڵاتیانە. بەڵام جارێکی تر ئەڵێم ئەمە قەیران چارەسەر ناکە، قەیران چارەسەرکردن ئەوەیە پاڵاوگەی بازیان ئەتوانێت مانگانە 18 میلیۆن لتر نەوتی سپی بەرهەم بێنێت و ئێمە لە پارێزگای سلێمانی پێویستمان بە 102 میلیۆن لتر هەیە بۆ ئەوەی هەموو ماڵێک لە پارێزگای سلێمانی بەرمیلێکی بدەینێ. ئەگەر ئەوە بخەنە بەردەستی پارێزگار و ئێمە ئەتوانین کێشەکان چارەسەر بکەین و ئەم ساڵ نەماتوانینەوە بە هاوڵاتیان بدەین، بەڵام بۆ ساڵی داهاتوو بەڕاستی زۆر قورستر ئەبێ ئەگەر نەتوانین نەوت بە هاوڵاتیان بدەین، ئەبێ هەموو ڕێگان بگرینە بەر و بە تایبەتی ئەبێ ئەم مەرکزیەتە نێڵین لە سوتەمەنیە کە لە هەولێرەوە قەرارە درێت کە نەوت دابەش نەکرێت یا نەوت گران بکرێت یا بنزین گران بکرێت کە کاریگەری خراپێ بێ بەسەر هاوڵاتیان. ئیجراتی ئێوە چی ئەدە لەگەڵ ئەو کەسانە و بازرگانانی کە ئێوە ڕێگەیان بهێنرێت بەڵام بەم شێوەیە مامەڵێت؟ ئێمە ئیجراتان منووسرامان کرۆ بۆ محافەزاگەداری محافەزەمان کردەوە هەر سوتەمەنیەک بۆ ناو پارێزگای سلێمانی ببێ ناو پارێزگای سلێمانی بفرۆشە نابێ بڕاتە دەرەوە، هەر لەسەر ئەساسی ئەو کۆمپانیا و لەسەر ئەساسی چەند شتێکی تر کە پێش ئەو کۆمپانیا کراوە ئێمە کۆبوونەوەیەک ڕێگەخین لەگەڵ ئەوان ئەو کۆمپانیانەی کە سوتەمەنی هێنە بۆ پارێزگای سلێمانی و لەگەڵیانە لەو کاتە بە ڕاشکاوی پیانەڵین ئەگەر بۆ ئێمە هێنن ناو پارێزگای سلێمانی بفرۆشن، ئەگەر بۆ ئێمە هێنێنن ئیجازەکەی خۆمانیان لێ ساحبەکەن باسن ئیجازە شوێنی تر وەرگرن. بەڵێ بەس ناوە شتانەی ناتوانین بڵین لەبەرەوە ئێمە ئیشی تیا ئەکەین و تەکیدم خۆشی ئەبێ بەشێکی چارەسەر بکە ئەو کێشانە. لەگەڵ خۆیان دووسێ جا قسەمان تەلەفۆنمان بوو، من خۆم تەلەفۆنم کرد قوفڵ بوویت نازانم ژمارەی خۆی بوویانە، بەڵام من لەگەڵ پارێزگارە بە نووسراومان کرۆ بۆ پارێزگار بۆی ئەو کێشە چارەسەر بکرێ، خۆتانیش بڕۆن سەر بدەن لەو شوێنە و لەگەڵ سایقانە قسە بکەم بزان چارەسەر کراوەیان. زۆر سپاس.